سفوری و ڕوت و قوتی ئافرەتان سەبەبێکی ترە کە ئافرەت لە ماڵەوە بە سەعات لە بەرچاو مێردەکەی، بە سەعات لە بەرچاو باوکی، بە سەعات لە بەرچاو برای خۆی ڕازێنێتەوە، خۆی جوانەکە، جوانی خۆی دەرئەخا، جلوبەرجی سەرنجڕاکێش لەبەر ئەکا، شەرم نە لە خوای گەورە ئەکا نە لە کەسوکارێکە. ئەی تۆ نابێ بپرسی ئایا ئەم ئافرەتە ئاوا لە خۆیەکە بۆ چیەتی؟ ئەی بۆ ئەوەی نییە کەوا خەڵک بیبینێ، ئەی بۆ ئەوەی نییە خەڵک پێی معجەب بێ، ئەی بۆ ئەوەی نییە کە خەڵک پێی سەرسام بوو، پێکە خەڵکیش پێی سەرسام بوو معجەب بوو، دوای ئەوە شتی تری بەدوایەتی. سفوری ئافرەت سەبەب و هۆکارێکە. کابرا ئەهلی مزگەوت، ئەهلی جمع و جەماعەتە، بەڵام خێزان و ماڵ و مناڵی لە خێزان و ماڵ و مناڵی کەسێکە هەر خوا نەناسێ. تۆی مسلمان چۆن ئەبێ ماڵ و مناڵەکە دوا بێ؟ ئەی خوای گەورە لێتە پرسێتەوە، ئەی پێت خۆشە سبەینێ لە بەرچاوت فڕێ بدێتە ناو ئاگری دۆزەخەوە؟ ئەی بۆ دڵسۆزینی، بۆ نەسیحەتی ناکەی، بۆ هەوڵ نادەی لەگەڵ خۆتە بیخەیتە بەهەشتەوە. بزانن کە مارەبڕینێکە بێ، یعنی جاری وایە کە ئێمە بۆ مارەبڕینی وا ڕووی پەشیمانی عەلەم کەسە ئەهلی مزگەوتە و ئەهلی نوێژ و عیبادەتە ئەڕۆم مارێژن بۆ کوڕەکەی ئەبڕم، یا مارەی کچەکەی ئەبڕم، یا بۆ خۆی، بەڵام کاتی ئەڕۆی یعنی ئافرەت چی لە خۆی ئەکا؟ هەر ئەو نەیخۆشە مناسبە بۆ نەیەبێ وەگەوەی قەڵەمی لەسەر هەڵگیرێ. لە ساڵێکە ڕۆژێک لە مەکتەب ڕێگا دراوە جلی کوردی بکرێت. بزانن تەلەبە کچەکان چ جۆرە جلێک لەبەرەکە، ئێ بۆچی خۆی ڕازێنێتەوە؟ ئەی لە ماڵە خۆی ناڕازێنێتەوە، ئەو جلانە لەبەر ناکە، ئەی تۆ بۆ باوکیت بەرپرسی بۆ ڕازێ بێن، بەس سەبەبە هۆکارە. کچکە ئاوا خۆی ڕازاندەوە چووە حەفلە و لەگەڵ کوڕە تێکەڵ بوو، ئەتەوێ بنزین و ئاگر لێک نزیکەیتەوە، ئاگریش بڕوو نەدا، ئاگر نەکەوێتەوە، چۆن ناکەوێتەوە؟ خۆ خەڵەتاندنە، ئەمە پێشکەوتنە، ئەمە مافی ئافرەتە، ئەمە ئازادیە، یا ئەمە داڕوخانی کۆمەلگا و خێزانە. ئەبێ ئینسان ئیماندار خۆت بۆ محاسبەی خوای گەورە دابنێ، هەر شتێکەوە ماڵ و مناڵ بەرەو ئەو تاوانە گەورە ئەبا ڕێگری لێ بکەیت. وەکو وتمان خۆزینا سەرەتا ڕوو نادا، ئەمەنە سەبەبە.